چوارچێوەی پرۆسەی پاکتاوی نەژادیدا دەرحەق بە خەڵکی سیڤیل و بێدیفاعی ئەنجامیدا ئەوەی عێراقی بەعز کردی بەرامبەر گەلی کورد لە هەڵەبجە تاوانێکی کەمیوە نەبوو لە مێژووی مرۆڤایەتیدا. ئەم کارەساتە پێویستی بەڕامانی قوڵ و کاری ورد و سیستەماتیک هەیە لە ئەرشیبکردن و توێژینەوە و لۆبیکاری. ئەمەی تاکوی ئێستا سەبارەت بەم کۆمەڵکوژێ دڵۆپێکە لەو دەریایی کە دەبوو لە ماوەی سێدەی ڕابردوودا شەپۆلەکانی تەواوی گۆشەی ئەم زەویەی تەیب کردایە. تەماشاکەن و چاوێک لە جوولەکە بکەن چۆن گەلە کوژیەکانی هۆلۆکۆست و هۆلۆکۆست بەرزڕ ئەگرن و کاریان لەسەر کردووە. بەهۆی ئەو کارەساتەوە سەرۆک و سیاسیەکانی دنیایان هێنایە پشت سەری خۆیان و سەرنجام دەوڵەتێکی بەهێزیان دامەزران. دوای زیاتر لە 70 ساڵیش هێشتا لە هەر کوێیەک دەنگێکی دژەسامی سەر هەڵبدات دەم و دەست لە جێگای خۆیدا سەرکۆنە ئەکرێت. واتە ئەوان بەکارکردنی ژیرانە لەسەر دۆزەکان ڕێگایان گر لە دووبارە بوونەوەی کۆمەڵکوژی. بەڵام ئێمە بەهۆی تێنەگەشتن لە گرنگی جینۆسایدی هەڵەبجە و ئەنفال ئێستاش لەم گۆشە یان لە گۆشەی نیشتیمان ڕوبەڕووی گەلەکۆمەی لە ناوچووی بە کۆمەڵە بینەوە. بۆیە پێویستە چیتر واز لەوە بێنین لە ساڵێک تەنیا ڕۆژێک تەرخان بکەین بۆ یادکردنەوەی هەڵەبجە و باقی ڕۆژەکانی ساڵ ئەو دۆزە بە فەرامۆشی بسپێرین. هەڵەبجە پێویستی بەوەیە تەواوی ڕۆژەکانی ساڵ کاری بۆ بکرێ. هاوکات هەڵەبجە و هەڵەبجەییەکان پێویستیان بە ئاوردانەوەیەکی گەورە و گرنگە بۆ ئەوەی خزمەتگوزاری زیاتریان پێ بگا، بۆ ئەوەی کەمێک لە ناسۆری لە دەستدانی ئازیزانی ئەو کارەساتە هەڵگرن. دەبێت دەیان خزمەتگوزاری لە شێوەی ئەمانەی خوارەوە پێشکەش بەم پارێزگا خۆشەویستە بکرێت. یەکەم پەلە بکرێت لە تەواوکردن و دەست بەکاربوونی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە بۆ ئەوەی لەم ڕێگەیەوە هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی ئیداریەوە بە ئەرکی خۆیان هەستن و نوێنەرایەتی هەڵەبجە بکەن. دوو دروستکردن و پڕکردنەوەی بەڕێوەبەرایەتیە گشتیەکان و پۆستە ئیداریەکان بۆ ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیانی سووری پارێزگاکە. سێ بەستن و تەواوکردنی پردی ڕێگای تۆقوت کە هەڵەبجە بە شارە زوورەوە دەبستێتەوە. چوار بەستنی پردی تەنگی سێ محەممەد کە پارێزگای هەڵەبجە ئەبەستێتەوە بە مەرزەکانی پەروێزخان و پشتە و بەستنەوەی قەزای دەربەنیخان و گەرمیان و ناوچەی شەمێران و تاوگۆزی و لاوران بە سنووری پارێزگای هەڵەبجەوە دەبێتە کرانەوەیەکی تەواو لە ڕووی بازرگانی و گەشتیاریەوە. پێنجکردنەوەی مەرزی سازان کە ئەویش گرنگی خۆی هەیە و تەوژمێکی بازرگانی دەدا بە هەڵەبجە. شەش سنووری پارێزگای هەڵەبجە ناوچەیەکی کوشتتوکاڵی گرنگە، زیاتر لە 110,000 دۆنم زەوی کوشتتوکاڵی و 12,000 دۆنم باخی هەناری تێدایە. پێویستی بە شوێنی هەڵگرتن و سارکەرەوە دەبێت بۆ هەنار بۆ ئەوەی بتوانرێت پێویستی ناوخۆیی پێدابین بکرێ و پاشان هەناردەکردن و دۆزینەوەی بازار بۆی لە دەرەوەی وڵات. حوت هاندان و پشتگیریکردنی کەرتی تایبەت بۆ ئەوەی لە سنووری پارێزگای هەڵەبجە سەرمایە گوزاری بکرێت. هەش دروستکردنی پرۆژەی ئاودێری جۆگە خەزانی گلدانەوەی ئاو کۆنکرێتکردنی جۆگەی ئاودێری بە درێژی 30 کیلۆمەتر پاشان نۆژەنکردنەوەی کارێزەکان. دا دروستکردنی هەلی کار بۆ گەنجان و دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان. دا کۆنکرێت و قرتاوکردنی کۆڵانەکانی ناو شار و قەزا و ناحەکان. 11 دروستکردنی کارگەیەکی پاکردنی گەنم لە سنووری پارێزگای هەڵەبجە. 12 دروستکردنی ڕێگای هاتوچۆی گوندەکانی سنووری پارێزگاکە. 13 گرنگیدان بە ناوچە گەشتیارەکانی سنووری پارێزگای هەڵەبجە بە تایبەتی ناوچەی هەورامان. درود بۆ ڕۆحی پاکی شەهیدانی هەڵەبجە و سەرجەم شەهیدانی کوردستان. شاخەوان ڕۆڤک سەرۆکی نووسینگەی پەرلەمانی کوردستان لە پارێزگای هەڵەبجە.